بینەرانی بەڕێز لە بەرنامەی ئەفرین تایبەتەوە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بەرخودانی ئەفرینتان باش مەزڵومیەتی ئەفرین باشتر بێ لە بەرنامەی ئەم شەوماندا بێگومان وەکو لە ناوی بەرنامەکەشدا دیارە دیسان سەبارەت بە ئەفرینە سەبارەت بەو دڕندەی و داگیرکاریەیە کە ڕژێمی تورکی داگیرکرد ماوەی 54 ڕۆژە لەوێ پیادەی دەکات لە ئێستاشدا لەم ساتانەدا کە ئێمە بەرنامە پێشکەشیەوە دەکەین لە زەمین و ئاسمانەوە فڕۆکە جنگەکانی ڕژێمی تورک تانک و تۆپ و ڕۆکەتەکانی چەتەکانی و سەرباسەکانی لەسەر زەویەوە بردومانی ناوەندی شاری ئەفرین دەکەن بە چڕی مەخابن ژمارەیەکی زۆر شەهید و بریندارن لە ناو شەهید و بریندارەکانیشدا هەڵبەتە ژن و منداڵ هەن. ئەم دۆخە کە دەوڵەتی تورک دەستی پێکردووە لە سۆنگەی ئەو بەرخودانە بەشکۆیی کە 54 شەو ڕۆژە بەڕێوە دەچێ بەکوێ دەگا ئەو هەڵوێستانەشی کە هەندێک شەرمنانن لە ئاستی نێودەوڵەتیدا بە تایبەتی لەم یەک دوو ڕۆژەدا هاتوونەتە ئاراوە دۆخەکە دەگەێنە چاستێک ئەم شەو بۆ گفتوگۆکردن لەسەرم بژارانە لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە بەڕێزان حەسەن قازی هەڵبەتە هاوکارمان هەروان کە نووسەر و ڕۆژنامەوانە لەگەڵ بەڕێز جەلال چوارتایی نووسەر و چالاگوان و هاوکارمان زۆر بەخێر بێن. سەرەتا با بەو دیمەنانە دەست پێ بکەین کە کەمێک پێش ئێستا فڕۆکە جنگەکانی تورک و تۆپخانە و ڕۆکەتخانەکانیان لە زەمین و ئاسمانەوە دڕندایەتیان بەرامبەر بە ئەفرین نیشانداوە پاشان دێمەوە پێکەوە گفتوگۆ دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز با پێکەوە ئەم دیمەنانە ببینین کە کەمێک پێش ئێستا لە ئەفرینەوە بەدەستمان گەشتون ئاستی دڕندەیی دەوڵەتی تورک نیشان دەدەن مەخابن لێ بێدەنگی و بێ هەڵوێستی جیهاندا لەوێ گەلێک قەتڵ و عام دەکرێت. شوردەی سیا 2018 ویسان دەوڵەتە تورک ناوەندی باژارە ئەفرین دەخە سیڤیلا هەدەف دیگە سیڤیلا هەدەف دیگە شوردەی سیا 2018 ویسان دەوڵەتە تورک ناوەندی باژارە ئەفرین دەخە سیڤیلا هەدەف دیگە سیڤیلا هەدەف دیگە شوردەی سیا 2018 ویسان دەوڵەتە تورک ناوەندی باژارە ئەفرین دەخە بەڵێ بینەرانی بەڕێز دێنەوە خزمەتی میوانانی بەڕێزی بەرنامە مامۆستا حەسەن قازی لە بەڕێستەوە دەست پێ بکەم. هەڵبەتە ئەو دیمەنانە بەشێکی زۆر کە من کۆمەڵی دیمەنی دیکاتەوە هیوادارین لە دەرفە دەبێت لە بەرنامەکە دابگیرێن ژمارەیەکی زۆر ژن و منداڵ شەهید و بریندار بوون. ئەم هێرشانەی ئەم ئێوارەیە دوای ئەوە هات کە لە 24 کاتژمێری ڕابردوودا گورزی زۆر قرس لە هێزەکانی تورک درابوو لە سەر جەمبەرەکانی ئەفرینەوە پاژەوە ئەردوغان هەڕەشەی کرد وتوێتی ئەم شەو ئێمە دەچینە ئەفرینەوە چۆن لەم دۆخە دەڕوانی دیارە ئەوە لە هەلومەرجێکدا دەکرێت کە لە ڕاستیشدا هێندێک ئاڵوگۆڕێکی بە کەمیش بێ پێک هاتووە لە بینی هەندێک لە ئەندامانی بڵێن ڕێکخراوێنێتەوە یەکگرتوەکان لەوانە مەسەر ئینگلیستان و فەڕەنسا گۆزانی پێرێ لەوبارەوە هەندێک مناقەشە هەبوو بە تایبەتی لەسەر ئەفرین هەم لە
سنایی فەڕەنسا و هەم لە هاوس ئۆف کامنس لە مجلیسی عوام لە بریتانیا بەڵام دەرهەرحاڵ ئێمە وەک ئەو لێرە ئەو دیمەنانە دەبینین لە حاڵتێکی ئاوادا هەیە کە لە سەر ڕای ئەوە هوشداری کە لە ڕوانگەی جۆر بە جۆرەوە لە بڵێن تەنانەت ئەو وەزیری کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وەزارەتی دەرەوەی ئینگلیستانی شکێرێک پێرە باسی کرد بۆ خۆی دەرهەرحاڵ ئێستا بە شێوەیەک لە شێوەکان نوێنەرانی مێدیای جیهانیش لەو منتەقەیەدا هەنووانە هەموو باسی ئەوە دەکەن دەڵن ئەو کاتاسترۆفێک لەوێ ئەوە خەریکە دەبێ کاتاسترۆفێکی ئینسانی دەبێ بەڵام دەو حەدی قسەدا دەمێنێتەوە لە حاڵێکدا مەسەلەن ئێستا وەک دەزانی کە هەفتەی پێشوو جاسووسێکی پێشووی رووسیا لە ئینگلستانی بەڵێ دەرمانداو کرا بە گازی ژاراوی گازی قەدەغا کە ئەوش دیارە کاتاسترۆفێکی کە دەنەوەی خۆیدا بەڵام هەر دەست بەجێ لەو پەیوەندیدا ئێستا ئەوڕۆکە بڵێن کۆنسەی ئەولەکاری یا ئەنجومەنی ئاسایشی کۆردنێتەوەیەکان لەو بارەیەوە کۆ دەبێتەوە یعنی ئەوە نیشان دەدا کە ئەو دنیایەکی دراستیدا چەندە نامتەعادل و چەندە دنیایکی بۆ دەرمان خواردکردنی کەسێک ئەم کۆبوونەوە دەکرێت بەڵام ئەم قەڵعامە بە بەرچاویانەوە 54 ڕۆژە بەردەوامە ناکرێت نانەت پێش ئەوەش ئەگەر لە بیرت بێ لە مانگی ژانڤیەدا ینی لە مانگی یەکدا ینی دوای 20 مانگ دەڕاستیدا 20 مانگی یەک ئەو هێرشووی دەست درێژی تورکیا دەستی پێ کرد فەڕەنسا باسی ئەوەی کرد کە ئەو مەسئلەی عەفرینێ دەباتە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش کە مەسئلەکە چۆ کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش دەست بەجێ هیچیان ئامادە نەبوون کە تورکیا محکوم بکەن باسی عەفرینیش نەکرد تەنانەت باسی عەفرین ڕێک کرا بە شێوەیەکی زۆر ناڕاستە و خۆ تەنانەت نوێنەری ئەمریکاش بەشداری نەبوو لە کۆبوونەوەکەدا و کۆبوونەوەکەش یەکەم جار بوو کە کۆبوونەوەیکی داخراو بوو بەدوای ئەوەدا بەڵام باسی ئەوە کرا کە بەڵێ ئەمە داوا دەکەین کە بەهەرحاڵ ڕژیمی تورکیا دەست بپارێزێ دەست لە منتەقەی لە خەڵکی مەدەنی بپارێزە فلان بەو شێوەیە هەرماوە و دەزانی دوایە لە پاڵمانەکانی دیکەش لە ئەوروپا مەترەحکراوە فلان ئەوە بەڵام ئەوانە هەمیشە ئەو مەسئلەیە وڵو یعنی ئینسان دەتوانێت ئاوای لێ تێبگا تێ دەرهەرحاڵ ئەندامانی یەکەتی ئەوروپا و بینی ئەوانەی کە پەیوەندیان هەیە دەگەڵ تورکیا لەو مەسئلەیە ئاگادارن هەمویان لە سەرتا بە شێوەیەک لە شەوەکان ئاگادار کراون چونکو ئەگەر تەمەشا بکەیت دراویدیمیان هەموو وەگێک وایە دوایەنی ئەلەو مەسلەیەدا جگای مناقەشەیە و پاشان دەزانی کە دوای ئەوەش ئەنجومەنی ئاسایش لە 24 مانگی ڕابردوو دیسان بریارنامەیەکی تایبەتی دەرکرد بریارنامەی 2401 ئەویش بۆ مەسئلەی ئەوەی کە لایەنەکانی شەڕ لە هەموو سەرتاسەری خاکی سووریا لەوێش دیار باسی عەفرین نەکرا بەڵام هەموو جارێت تەئکید دەکرا کە هەموو سووریا دەگرێتەوە کە ئاگربەسێکی 30 ڕۆژە دیاری بکرێ و ئەو ئاگربەسی 30 ڕۆژە هەم رووسەکان لە پێشدا نوێنەی رووسیا قبول نەبوو بەڵام دوای 3 ڕۆژ مناقەشە ئەولاتر رووسیاش ئیمزای کرد و بێزگە لە 5 ئەندامی دائیمی ئەنجومەنی ئاسایش ئەندامەکان دیکەژنەوە بە پێشنیاری سوئێد و کویت بڵین ئەو بریارنامەیە گەڵاڵەکەی ئەوان کردی بوویان بەڵام دوای ئەوەش وەک دەزانین هێرشەکانی تورکیا تونتر بوو ینی هێرشەکانی تورکیا بە تایبەتی لە منتەقەی جێندری سوولەوانە و دواتریش لە خودی مرکزی ئەدبینین وەک ئێستا دەبینین و هەتاکو ئێستاش ئیدی ئەو دەتوانین بڵێن کە ئەوانی کە هێزی بریاردن لە ئاستی جیهانیدا بە حاڵەتێکی ئاوا بڵێن چاوەدێر ماونەتەوە و ئێمەش هیچ ڕێگایەکیش بوو لایەنی کوردی و بە تایبەتیش هێزە دموکراتیکەکانی کورد و هێزی ڕزگاری خوازی کورد لە باکووری سووری و ڕۆژئاوای کوردستان نامێتەوە جگە لە بڵێن خۆراگری نەبێ و ئەو خۆراگریش بەو شێوەیە کە کۆمەڵانی خەڵک لە بەشەکانی دیکەی لە کانتۆنەکانی دیکەڕا بەرەو عەفرین دەچن سەرڕای ئەوەی کە ئامێنی دەزانن کە ممکنە بەبەستم بە شێوەی سەرچێگە تەمەشای خودی ڕۆژئاوای کوردستان بکەین کە لەو منتقان ڕدەچن یعنی ئاگاداری ئەوەن کە ممکنە ژیانە لە خەتەردا بکە ممکنە ژیانە لە دەست بدەن فلان ئەوە بەڵام بەرەو ئەوە دەڕۆن و لەوە تێگەیشتون کە ئەو مقاومەت و ئەو خۆڕاگریە دراستیدا مقاومەت و خۆڕاگری مان و نەمانە یعنی جارێک بۆ هەمیشە چونکو ئەگەر بێت و دەوڵەتی تورکیا جورئەتی ئەوەی هەبێ ینی بەڕاستیش کۆمەڵکوژێکی ئاوە هەراوی کوردان بەڕێوەبەرێ دەهەرحاڵ ئەوە هندێک باڵانسی مەسئلەکە لەو ئەوبەری کێشەکان دەگۆڕدرێت لە منتەقەدا ینی دەهەرحاڵ ئەو من پێم وانییە بیرروڕای گشتی جیهانی لە دەوڵەتەکانی خۆیان چ لە ئەمریکا و چ لە ئەوروپا
قبول بکەن لە ئەو کاربەدەستانەی کە بەڵام تا ئێستا قبوڵیان کردو دەستەوەستان بەو شێوەیە ماوەتەوە. باش سواز کاک جەلال دێمە خزمەتی بەڕێزت خوێندنەوە چییە بۆم بارودۆخە ینی دەبوو لەو ماوەی 30 ڕۆژەدا کە ئاگربەز ڕادگەیەندرا دۆخەکە ئارامتر بووە تۆ مامۆستا حەسەنی ژاماژەی پێدا بە ینی پێچەوانەوە دۆخەکە خراپتر بوو ینی پێش ئاگربەز شەڕەکان هێندە تونتر نەبوون هەم لە ئەفرین بە تایبەتی بەگشتیش ئەگەر باسی غۆتەی شەرقیشکەین بە هەمان شێوە هۆکاری ئەمە چییە بۆچی جیهان کوێرە لە بەرامبەرەمەدا بۆچی کەس نایەتە دەنگ ینی بەرژەوەندی مادی بەرژەوەندی ئابووری بەرژەوەندی سەربازی جیۆپۆلیتیکی ینی ئەوە دێنێ دەم هەموو مرۆڤە لە سووریا لە ئافرین و غۆتە ببنە قوربانی بەڵام کەسێک نەبێت لەسەریان بێنە دەنگ بەڵام لەلایەکی ترەوە بەریتانیا 27 دیبلۆماسی سووری دەردەکات لە بەرەوەی کارمەندێک دەرمان خوارد کراوە ڕووسی بە سەرەتا سڵاو و ڕێز و حرمەتم بۆ هەموو بینەرانی بەرنامەکەتان و بە تایبەتی بۆ خەڵکی بەرخۆدێری ئەفرین و بۆ کەسبکاری شەهیدان و سەری ڕێز و نەوازش بۆ هەموو خانەوادی شەهیداندا ئەنوێنم هیوای زۆر چاکبوونەوە بۆ توای بریندارەکان دەخوازم. لە ڕاستیدا بێدەنگی جیهان ئێمە ئەگەر شرۆڤەیەکی وردی بۆ بکەین دەکرێت لە چەند ڕوانگەیەکەوە بۆی بکەین کە هەریەکە بە پێی بەرژەوەندی خۆیەتی بڵین هەرچی لایەنی ئەمریکایە دەیەوێت لە کاتێکە هەم تورکیا بگرێت و هەم لایەنی کوردیش زیاتر ناچار بەخۆی بکە زۆر کەس هەیە بۆ نمونە خوێندنەوەیان وایە یەکێک دەڵێ بۆ نمونە کورد لە ئەمریکا دوورکەوێتەوە یەکێک دەڵێ با کوردژی ئەمریکا بووە سێ یەکێک ئەمە دەڵێ لە ڕاستیدا ئەمە سیاسەتی ئەمە خوێندنەوەیەکی هەڵەیە لەو ڕوانگەیەوە چونکە ئەو بۆ نمونە ئەو دەکرێت ئێمە بڵین لە هەندێک وەکو تاکتیک و وەکو لە هەندێک تاکتیکیدا دەکرێت بڵین هێزەکانی ئەمریکا و لایەنی کوردی لەیەکەوە نزیکن باوپەیمانیشان هەیە بەڵام لە لایەنی استراتیژی نەتەوەی و لە لایەنی ئایدۆلۆژیەوە دوو هێزیتەوە و پێچەوانی یەکن یان با بڵین لایەنی کوردی بەتەوە نەچۆتر ناو بڵین ڕکێفی ئەمریکا وەک تاکو ئێمە بڵینەوە بەڵام ئەمریکا بڵین زیاتر ئەوێ بڵین لایەنی کوردی لە خۆی نزیک بکات و لە هەمان کاتە لایەنی تورکیش ناچار بخۆی بکات لایەن هەرچی لایەنی رووسیا کە زیاتر بڵین لەم ڕۆوە بێدەنگە رووسیا زیاتر مەبەسێکی رووسیاش بەومانە نایەت ئەگەر بڵین دژایەتی کورد بکە بەڵکو زیاتر ئەوێ لایەنی کوردی مەجبور بە داخوازیەکانی ئەسەد بکان نەک لایەنی ئەسەد مەجبور ینی بەقسەی بەڕێزت بێ هەموو سەودا و مامەڵەکان لەسەرەوەی کورد تەسلیم بەڵێ لە ڕاستیدا ئەی باشە ئەم ئیدعایان کە هەیەیان بوو بۆ چارەسەری کێشەکان ئەم بانگەشانیان کە هەیەیان بوو بۆ ئینسان دۆستی ئەمانە هەموویەش نەکوێوەمان کە ئینسان دۆستی ئەسڵ و ئەساسی نییە لەلای هێزە سەرمایه‌دارەکان لەلایەن هێزە ئیمپریالیەکان لەلایەن وەکو سیستەمەکان لەلایەن سیستەمی ئەوروپی بێت یان ڕووسی بێ یاخود ئەمریکی بێت بەڵام دەکرێت ئێمە بڵێن لە ڕووی بەرژەوەندەکانی خۆیانەوە چونکە ئەگەر ئێمە بڵین لە ڕووی ئینسانی ڕووی ئینسانەتی ئەسڵ و ئەساسی نییە بەڵام لە ئەتوانین بڵین لە ڕووی بەرژەوەندی سیاسەتی خۆیانەوە بۆ نمونە ئەو سیاسەتەی کە رووسیا ئەیکات پێڕەوی ئەکات لەسەر حسابی و لەسەر قەتڵ عامی گەلی کورد پێڕەوی ئەکا بەڵام وەکو سیاسەتی خۆی بۆ خودی خۆی سیاسەتێکی سەرکەوتووە لەلایەکەوە دەبینی لایەنی کوردی پێلاواز ئەکا لەلایەکەوە دەبینی تورکیا ئەخاتە ناو ڕکێفی شەڕێکەوە کە ئەو شەڕی تورکیانی هیچ پەیوەندێکی بە دەوڵەتی تورکەوە نییە لەلایەکی دیکەوە تەمەشا ئەکەیت مامەڵە و سات و سەودایەکە لە بەرامبەر ئەفرینە هاوکاری تورکیا بۆ گروپە چەتەکان لە ئیدلبە لە غوتەی ڕۆژهەڵاتە لە شوێنەکانی دیکەیە دەبڕێت ئەمە وەکو بڵین بۆ سیاسەتی خۆیان سیاسەتی خوان بەنیسبەت خۆیان بەنسبەت بەرژەوەندی خوانەوە سیاسەتەکان سەرکەوتووە بەڵام لەسەر حسابی میلەتی کورد لەسەر حسابی گەلانی سەرکەوتن لەکوێدا ئێستا بۆ نمونە من باسی غۆتەت کرد و ئەو ناوچانەی دیکە لەوێ بەشێکیان دەدەن بە ڕژێم ئەو چەتانەی کە لەوێن بە ماڵ و منداڵە و لە شوێنی دیکەشەوە ئەمڕۆژ لە وان و لە هەندێک شوێنی باکووری سووریا کە تورکمانی لێبووە هێناونیانەتە ناو ئەفرینەوە یانی ئەو خاکە داگیر دەکەن خۆ کورد لەسەر ئەمە مساومە ناکە یەپەگەشت لەو چوارچەوە لێدوانی داوە ئەمە ینی سەراعێکە کە هەمیشە کۆتایی نایەت ینی بەرژەوەندی ئەوان لەم هەڵگیرساندنی سێرا و ناکۆکیانەدا چییە بەرژەوەندەکیان لەکوێدایە ئەو منیش خۆمیویستم بەڕاستی بێمە سەر ئەو خاڵی کە بەڕێسان ئاماژەتان پێدەوە لە پرسیارەکەدانە باسان کە بڵین خەڵکی دێنێ لە شوێنانی دیکەوە بۆ ناوچێ بەرژەوەندەکان لەوەیە کە ئاژاوی نێوان گەلان دروستەکەن چونکە ئەمڕۆ چ سیستەمی ڕۆژئاوا و چ دەوڵەتی تورک هێندەی لەو
نەتەوەی دیموکراتیە مەترسی هەیە هێندە لەوانەیە لە خودی شەروانان مەترسی نەبێ یان لە خودی ئیداری ڕۆژئاوا مەترسی نەبێ سیاسەتی بەتایبەتی دەوڵەتی تورک لەسەر بە درێژایی مێژوو بە درێژایی سەدان ساڵیان لەسەر سیاسەتی پەرتکە و زاڵبە داڕێژراوە پەرکە و زاڵبە واتە ئاژاوی نێوان گەلان بۆ نمونە ئەمڕۆ هێندەی دەوڵەتی تورک باسی شاری منبج دەکات هیچ کاتێک نە حکوومەتی سووریا و نە هیچ دەوڵەتێکی عەرەبی هێندە باسی منبج ناکات شەو ڕۆژ تورکیا دەڵێ من شارێکی عەرەبیە باشە شارێکی عەرەبی چ پەیوەندی بە تۆ هەیە ئەگەر تۆ هێندە دڵسۆزی عەرەبی فەرموو ئەوە پارێزگای ئەنتاکیە کە ناوەکان گوڕێ بە پارێزگای هەتای فەرموو پارێزگایەکی عەرەبیە بۆچی هەموو خەڵکەکەی تەفروتونا کردووە و ئاسەواری خەڵکەکەشی نێشتوە تۆ هەرێکی بەلایەکە پەرتەوازە کردووە ژمارێکی زۆر عەرەب لە زۆر شوێنی دیکەی تورکیا هەر تاکو لە ناو ئەدەنە و ئەمانەیە هەیە ئەی بۆچی ئەوانە هیچ مافێکیان نیە و بە جۆرەها شێوە سەرخود دەکرێن و نکۆڵی لە بوونیشان دەکرێت لە هەمان کاتە سیاسەتێکی دیکەش هەیە سیاسەتی گۆڕینی دیمۆگرافیا بۆ نمونە دێت ئەمڕۆ کە بەڕاستی کە ئەو کارە ساتانەی ئەفرین ئەبینی ئینسان ئاگ لە جرگێ و بەردەبێ کاتێک ئەبینی ڕژێمێک هێندە وەحش بێ هێندە دڕندە بێ کە بەو شێوەیە خەڵکی مەدەنی دەکاتە ئاماژ مەبەستەکەیان لەوانێت تەنها دەربەدەرکردنی خەڵکەکە و ئاوارەکردنی خەڵکەکەیە بۆ ئەوەی خەڵکانی کە بێنن نیشتەجان کەلوێ باش ئەم تەجروبەیە لە شوێنی دیکەی کوردستان کراوە سەری نەگرتو ینی 30 دانە 40 دانە ساڵ ڕژێمی بەعزی لە عێراق تعریبی کرد هەر ڕژێمەکەی ئەسەد بە هەمان شێوە نزیکەی 50 ساڵ نیو قەرن تعریبی کرد بەڵام هەمووی هەڵوەشایەوە ینی بەڵێ ڕاستە ئەو شتانە هەڵوەشاتەوە بەڵام لە هەمان کاتە فیتنێتیان نێوان میلەتانە دروست کردووە بۆ نمونە ئەمڕۆکە کە ئێمە ئەبینین با ئاسەوارەکانی ڕژێمی باسی عێراق ببین کە تعریبیان کردووە لە شاری کەرکووکەوانە ماوەی 13 ساڵ نزیکەی 14 ساڵیش هەر لە 2003ەوە هەتا 2010 هەموو شاری کەرکووک لە بەردەستی کووردا بۆ بە شێوەیەکی گشتی بەڵام هیچ کاتێک نەتبینی نەتەوەکانی ئەوێ لە یەکتری نزیک ببنەوە برایەتیان پێک بێت لەبەر ئەوەی ڕەگی فیتنێتیەک چێندرا بوو لەوێ ئەوە ئەو فیتنێتی ئێستاش دەیانەوێت لە ڕۆژاواوە بکەن بەڵێ ئێستاش ئەو سیاسەتەیە هەمان ئەو سیاسەتە پێڕۆکەن چونکە ئەمڕۆ ئێمە ئەبینین ژماری شەروانانی عەرەب لە ژماری شەروانانی کورد کەمتر نییە و بە دڵ و بەگیانیشەوە بوونەتە شەروان واتە کۆتایی بەو سیاسەتی پەرتکە و زاڵ بەیە ئەهات کە سەدان ساڵە چێندراوە لە نێوان گەلان لە دژ یەک ئەوەسن بەڵام ئەمڕۆ ئەیانەوێت ئەو دوژمنایەتیە ساز بکەنەوە بۆ نمونە کەسانێک ئەهێنێ ئەڵێ 3 ملیۆن ئاواری سووریا ئەهێنین لە عفرین نشجێک بۆچی لە عفرین نشجێکی فەرمەوە ئیدلب لە بندستی خۆتەیە فەرمەوە جەرابلوسە باشە با منەوە پرسیارە لە بەڵێ مامۆستا حەسەن کە مامۆستا حەسەن بەڵێ ئەویش ئەوەیە کە ئەو سیستمەی مەوجودی یعنی ئەو سیستمەی ئێستای جیهانی هەیە دەڕاستیدا ئەو هەڵ هەبوونی ئەو دەوڵەت نەتەوانە کە لە چوارچێوەی جۆر بە جۆر و دەستگای جۆر بە جۆردا قانون و شتێکی ئەوانە بە چارچێوەدا دەبێت شتەکان پەیڕەوی بکەن ئەوە لە گرێژە نەچوە لە هەموو ڕوویەکەوە یعنی ئەوە تایبەتی نییە بۆ بە تایبەتیش لە وەزعی شەردا کە دەیبینی نە قانونی شەر لە بەرچاو دەگیرێ وانە نە قانونی چەکی قەدەغە لە بەرچاو دەگیرێ ئێستا بەسە هەر ئەو مەسئلەی کە بریتانیا نیشانەی ئەوەیە دیوەنیە رووسیا بخۆی ئەندامی کۆنسەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانە وڵاتێکی گەورەیە فدراسیۆنی رووسیا بریتانیا بەخۆشی ئەندامێکی دائیمیە باشە ئێستا بریتانیا رووسیا متهم دەکا بەوەی کە دەڕاستیدا بە چەکی کە قادەغەیە یعنی چەکی قەدەغە حسەب دەبێت ئەو جوورە چەکە هەر نەبوونی دەبێت بە تەواوی ئیمحا بکرێت بە پێی ئەو هەموو قانون و بڕگانێک کە لە ئاستی جیهانیدا هەیە لە پەیوەندی دەگەڵ مەسئلەی شەردا بزن هەر لەو ماوەیەدا کە بە هەرحاڵ ئەو شەڕێکە لە سووریە هەیە و دوای مداخلەی تورکیا مەسەلەن دێن شوێنەواری تاریخی لە بین دەبن وانە ئەو شێوانی تاریخی لە بین بردنە بەشێکی زۆریان ئەوانە وەکو سەروەتێکی جیهانی لە یونسکۆ ئەوانە هاتیە تەسجیلکردن تەسجیل کراوە و وەکو سوچی شەڕواە لە بین بردنیان هەموو ئەو شتانە نیشان دەدا کە ئەو سیستمەی مەوجود لە جیهاندا بەداخەوە عملی پێ ناکرێن ئەمە دووفاقی نیە لە بەرامبەر تاڵەبان کە پیکەرەکانی بوودا دەتەقێنێتەوە هەڵایەکی گەورە دروست دەکەن بەڵام لە بەرامبەر ئەو ئاسەوارەی عفرین کە 3000 ساڵ تەمەنیەتی کەس دەنگ ناکات ئەوەیە کە پرسیارێک بۆ ئێمە دێنێتە پێشە ئەویش ئەوەیە کە لە حاڵەتێکی ئاوادا ئێمە دەبێت چۆن حرەکەت بکەین ئەساسەکەی لێرەدا ئەوەیە یعنی ئێستا لە مەسەرەی عفرین و ئەوانەدا ئەوە بە جوانی خۆی نیشان دەدا یعنی لەوەتی مەسەرەن لە ساڵی 2010
2014 کە داعش پەیدا بوو و داعش لەو سنوورانەی تورکیەدا بوو و لە چوارچەوەی منزورم سووریە و باکووری لە چوارچەوەی سووریە و ڕۆژئاوای کوردستان و ئەوانە لەو حاڵەتەدا کە داعش جیرانی تورکیا بوو ڕژیمی ئەردۆغان بوو زۆر مشکلەیەکی وای نەبوو نیە هیچ کێشەیەکی وای نەبوو و ڕێگای کرابوو و جوان دەهاتن و فلان ئەوانە پاشانەکە سناریۆیەک دروست بوو کە بەشێک لەوانە هاتوون و تورکیا هاتووە لەوانەی داوە و فلان و ئەوە هەموو دەبەسترێتەوە بە هەبوونی ئەو ژمارە لە پەنابرانی کە لە سووریە و لە جگای دیکەڕ هاتوون لە تورکیا گیرساونەتەوە بۆ ئەوانە بەو شێوەیە هەمیشە لە یەکەتی ئەوروپا دقت بکە لەسەر ئەو مەسلەیە تەئکید دەکرێتەوە کە بەڵێ ئەوە تورکیا ئەوەندەی پەنابەر ڕاگرتووە و وەکو بڵێن قۆزێک وەکو شتێک بەکاری بنێ بۆی ئەوروپای پێ بترسێنێ کە ئەگەر ئەوە نەکەین ئەمە ڕێگای ئەوانە دەکەینەوە بێنەوە دەرێوانە لە پەیوەندی دەگەڵ مەسئلەی کووردا دەڕاستیدا لەو لایەنەیە کە مەسئلەکە جگای مناقەشەیە مەسەلەن فەرز کە تورکیا کە ئەو شەڕی دەست پێ کرد لە بیستی کە ئەو هێرشەی کرد و ئەو پەلامارەی برد کارەکەی چونکو ئەندامی بڵێن یەکەتی نەتەوان و ئەندامی شوڕای ئوروپایە و فلان ئەوانە دەبێت چوارچەوەیەک بۆ کارەکەی ببینێتەوە باسی ئەوەی کرد کە بڵێ بە پێی مادەی فلان ئەمن بۆم هەیە کە پارێزگاری لە سنوورەکانم بکەم بەڵام هیچ نمونەیەکی ئاوای نتوانین نیشان بدە ئیسباتی بکە کە تهدیدە بۆ لەسەر ئەمنیەتەکەی بەڵام مەستا و دیمەنانەی ئێستا دەیبینین لە شاری میلانۆ ئیتالیای خەڵکی ڕژاونەتە سەر شەقامەکان لەسەر ئەو بانگەوازیانەی کە ئەم شەوکران لە دوایەوە هێرشانەی کە کراونەتە سەر شاری ئەفرین گەل ڕژاونەتە مەدانەکان لەم ساتانە داوێڕای میلانۆ لە چەندین شاری دیکەی ئەوروپا خەڵکی لە چالاکیدان ئەڵبەتە زۆر سازی و دەستگا و لایەنی کوردی هەر ئێستا بانگەوازیان کردووە لە گەلی کورد ئەفرین پێی ناوەتە قۆناغێکی ترسناک و مەترسیدارترەوە پێویستە هەمووان ئەوەی پێیان دەکرێت هەر لە ئێستاوە بیکەن بۆ درەنگی نەخن ئەفرین پێویستی بە هەموو لایەکە پێویستی بە چالاکی بەگۆڕتر فراوانتر مەزنتر کاریگەرترە لە سەراستی ئەوروپا و سەرتاسەری دنیا و بە تایبەتیش لە کوردستاندا بەڵێ بۆ بورەمەوەستا ئەوە بڵێم کە یەکێک مادەیەکی هێناوە کە بڵێ بەپێ ئەو مادەیە لە قانونی ناونەتەوەیدا دەوڵەتێک کە بڵێ ئەمنیەتی داخلیەکەی ئەمنیەتی بکەوتە ژێر تهدید مافی ئەوە هەیە کە خۆی بپارێزە باشە بەهانەکەی ئەوە بوو و لەوە ڕاحرەکەتی کرد و دەوڵەتانی ئەندامانی یەکەتی ئەوروپا ئەندامانی ئیکۆنسەی نەتەوەی و فلان ئەوە ئەمریکا و شتوایی ناچمەوە سەر هەموو دیتایلەکەی باسی ئەوان کرد کە هەمیشە ئەوان و ئەمریکاش هەمیشە ئەوە دەڵێ یەکەتی ئەوروپاش کە بڵێ ئێمە لە نیگاریانیەکانی تورکیا تێدەگەین لەسەر مەسئلەی ئەمنیەت و سەلامەتی سنوورەکانی ئەو ئەوەندەی باز دەکەن بەڵام قەت باسی ئەوە ناکەن کە لە بەرامبەر ئەوەشدا گەلی کورد هەیە ئەو گەلی کورد ساڵان خەباتی کردووە و ئەو خەباتەشی لە پێناو بڵێن بۆ دەستهێنانی سەرەتاییترین مافەکانی کە قەت باسی ئەو شتە نەکوتراوە ئەوەندەی کە کوتراوە باسی ئەو کراوە کە بڵێ لە بەرامبەر داعشدا ئەوانە قارەمان بوون پێشمەرگە قارەمان بوو لە عێراق شڕی کرد شەروانان قارەمان هەڵدانێکی بێمانە لەو چوارچەوەیدا لەوە زیاتر نەڕۆیشتۆ جار بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە ئەم پێم وایە ئێستا ئەو مەسئلەیە هێندێک ئەو بڵێن خۆمەشروع نیشاندانی تورکیا کەوتۆتە ژێر پرسیارەوە یەکەم جار لە پاڵمانی سوئێد ئەوە مەترح کرا و لەوێ وەزیری خارجەی سوئێد ئێعلانی کرد کوتی ئێمە پسپۆرەکانی قانونی نێونەتەوەییمان لەو مەسئلەیان کۆڵیوەتەوە ئەوە لە جێگای هێندێک گومانەکە ئەو مەسئلەیە بتوانێت ئەو هێرشە پاساو بدە دوێنێ شەوێ لە سەنای فەڕەنسا وەزیری دەرەوەی فەڕەنسا بەڕەسمی ئەعلامی کرد کە ئەوە ینی پاراستنی سنوور بەرجێگایەک بەڵام هێرشکردن بەو شێوەیە بیانوی شەڕکردن بە دژی تێڕۆر بە قەولی خۆیان کەەوە دەڵێن ئەوە پاساو نادرێ هیچ پاساوێکی قانونی نییە یعنی گەیشتە ئەو مەرحەلەی پەرلەمانی ناوەندی لە کۆڵینەوەی پەرلەمانی ئەڵمانیاش بە هەمان شێوە وتوێت ئێمە جێگەی شک و گومانە لە پارلەمانی بریتانیاش ئەو مەسئلەیە وەکو کوتم ئەو دەراوی دم کار بەدەستان هێندێک بەو شێوەیە گۆڕار بەڵام دیسان ئەوانە هیچی نابێتە مەسئلە هەتا ئەوەی کە بە شێوەیەکی ڕسمی و بە شێوەیەکی جددی ینی ئۆلتیماتومێک بە تورکیا چونکو دەبینین هەر ئانێک ئیمکانی ئەو بە هەرحاڵ قەتڵی عام و شت و بڕە بە کۆمەڵە لە ئەفرین هەیە وەکو ئێستا کە خەبەرەکانی باز باشە کاک جەلال بارودۆخەکە ئەتە چۆتە قۆناغێکی ترەوە لەوەدا نەماوە شەڕێکی جەبەیی هەبێ ئێستا شەڕەکە ڕوبەڕووی گەلێک کراوەتەوە کە دەوترێ نزیکەی 800 بۆ ملیۆنێک کەس لە ناو ئەفریندان مامۆستا حەسەنی ژووتی
بەڵێ بەڵام پەیوەندیەکی تەلەفۆنیمان لە ئەفرینەوە لەگەڵدا فەرهاد شامی ڕۆژنامەوان و هاوکارمان بزانین دوایین زانیاری وەربن پاشان دێمە خزمەتی بەڕێزت. فەرهاد شامی ئەگەر گوێت لە منام کاتت باش. کاتەکان باشەوە. دوایین زانیاری و ئاگاهی سەبارەت بە ئەفرین چین لەم ساتەدا لەوێ چی دەگوزارێت؟ بله راست توباران دولت داگیرکاری ترک لدیجی باجاری عفرینه لدیجی نوند باجاری عفرینه هر گودیچه دجوار ده به تایبتجی به اندازانین بریا 2 ساعت توباران کی پر دجوار لسر هرم عفرینه جبو بهتری شست گولین او 20 ل باجار عفرینه ده همان وقت ده جاره کی دولت داگیرکر با اوای کی هو یا تانکا ده ایریش باجار عفرینه که تایبتجی ملی روج آوا ده همان وقت ده ملی روجلاتی عفرینه وان کلیان ده هم گولین تانکا ده همان وقت ده هم او 20 دولت داگیرکر ل ناوند باجار عفرینه دکوه ج 2 ساعت حراوان کلیان بهتری 6 جاری تانک و 20 دولت داگیرکر ل ناوند خستنش خوانها آگهی زلال کتن دستمه ده جن خوشخانه آفرین 4 شهید سیویل چبونه ده همان وقت ده 12 بریندار لی چلافکانین و ین لی هرم رجلات ناونده باجار عفرین تبتی جلت اشرفیه بهتری نه بریندار هن لی مخابن اکیم اندرستی نکارن خوبی هن جوان جبرگو هین توباران پرد جواهی ده همان وقت ده بلافرین کشفی و ین شرل سراسری باجار عفرینی و گندورین در دوراوی دفرن نها بنگوازی یک جن خوشخانه آفرین جریوه بریان خوشخانه آفرین چه بویی جبرگو به هجمار مزنیا بریندارا ایدین خوشخانه آفرین به امکان خوی بسیط نکاره همو برینداران مخابن درمان بکن جبر نخوشی آنجی برینن کسین گوهاتن بریندار کرن دریا او بیسن دولتا داگتر برینی آن پرگرانن درفت و امکان نخوشخانه آفرین ایدیکه من جبولو بانگوازی نهاج رهبری نخوشخانه آفرین جوره گشتیا جهان ایدی دست نشان کرن لکیلکا توباران دجوار جالی تانک و توپانش خوانها شر گران هن ل مل روج آوای باجار عفرینه تایبتی جلگون امارت گونیزی 3 کیلومتر دوری ناوند باجار عفرینه نها شر و پرچونه کی پر گراند نابرا شروان یپگی و یپجی دیجی دولت داگیرکر و چتین و هي چتین دولت داگیرکر پشتی گو ایریش خوید ملی بلافرین شهر همان وقت ده به اوبیسان لسر و هر انینا هاو ددن خو نزی باجار عفرینه جمله روج آوای باجار بکن له حتی وان که همو ایریشوان جالی شروان یپگی و یپجی و هاتن جکنان آگاهی اندازن هاکتن دست مده گلک مالبات سیویل ین لوی هرمه گوند خوابون جالی چتایان هاتن رواندن ها آگاهی کی زلال گفته سمکتیه گلک مالبات جالی چتاین دولت داگیرکر هاتن رواندن بله باشە فەرهاد شامی ڕۆژنامەوان لە ئەفرینەوە سپاس دەکەین سپاس بۆ زانیاریەکان کاتی خۆش بۆ بەڕێستان کاک جەلال لەوە بارودۆخەکەی ینی پرسیارەکەی من ئەوە بوو ئێمە چیمان پێ دەکرێت مامۆستا دوتی ئێمە بە چ شێوازێک ڕوبەڕووی ئەم دۆخە بینەوە ئەوەی گرنگە دۆخەکە هاتوۆتە پێشەوە بەڵام بە شێوازێک تۆ بتوانانی ڕوبەڕووی بیتەوە کە سەرکەوتوانە لێ دەرچی بە زیانی کەمتر لە ڕاستیدا ئێمە نابێ هەر چاوەڕوانی ئەوە بین کە بڵێین شەروانان لەوێ بەرخۆدان دەکەن ئەمە چونکە ئێمە دەبینین هێزێکی زۆ گەورەی ناتۆ کە دومین هێزی ناتوێت لە ڕووی چەک و تەقممەنی و لە ڕووی هێزی چەکداری شەوە بە پشتیوانی سەدان گروپی چەتەش نەکەر خودی خۆی بە پشتیوانی سەدان گروپی چەتەش هێرشی کردوتە سەر ناوچەیەکی بچووگیان با بڵێن قەزایەک کە ئەویش ئەفرینە کە لە هەموو لایەکەوە گەمارۆ دراوە و 54 ڕۆژیشە هێرشی لەسەرا ئەگەر ئەو هێرشانە بەو شێوەیە بکرایە سەر هەر وڵاتێکی دەوروبەری تورکیا ئەو وڵاتە تاکوی سەتەسیم بوو دەگیرە بەڵام لە بەرامبەردا ئەو بەرخۆدانە مەزن دەکرێت لەبەر ئەوە ئێمە سەری ڕێز بۆ یەک بەیەکی شەروانان و خەڵکی ئەفریندا ئەنەوێنین کە ئەو بەرخۆدان دەکەن بەڵام نابی ئێمە هەر چاوەڕێ ئەوە بین کە شەروانان بەرخۆدانی ئەوواکەن بەڵکو ئەرکێکی زۆ گەورە دەکەوێتە سەر کوردی هەموو پارچەکانی کوردستان و بە تایبەتریش سەر کوردانی ئەوروپا کوردانی دەرەوە دەبێ ڕووبکەینە هەموو ناوەندە سیاسی و مەدەنیەکان ناوەندە حکوومیەکان کەلیسەکان شوێنە گشتەکان فڕۆکەخانەکان ویزگە شەمەندەفەرەکان هەموو شوێنەکان نابێ ئێمە بوار بدەین دەبێ شەو ڕۆژ خوێنە سەریەک مەیدانەکان پڕ بکەینەوە تاوەکو ناچاران دەکەین چۆن لە کۆبانێدا کاتێک چەتەکانی داعش کە دار و بەرد و تەڕ ڕوشیان بێکەوە دەسووتان لە کۆبانێدا لە وڵاتی هۆڵەندا سەعات 2 شەو
خەڵک ڕژانە ناو پەرلەمانی هۆڵنداوە سەعات 2 شەو سەرۆکی پەرلەمانی هۆڵندا ناچار بوو بێتە پەرلەمان و لێدوان بۆ خەڵکە خۆپیشاندەرەکە بکات ئەوە بوو هەموو جیهان جوڵە لە ڕاستیشدا دەکرێت بۆ عەفرینیش تاکو ئێستا زۆر کراوە سوپاسی هەر هەمولایەکانەکەم دەستی هەمولایەکان خۆش بێ ئەوانەی کە هەوڵەنداوە بەڵام هێشتا لە ئاستی ئەو بەرخۆدانی عەفرینان نییە واتە مەبەستم لەو خۆپیشاندانانی ئەوروپا و کوردستانە پێویستە زۆر لەوە زیاتر بێت لەوە زیاتر هەوڵ بن لە هەمان کاتە سەری ڕێز و نەوازشیش بۆ هەموو ئەو خەڵکەدا دەنوێنم کە لە پارچەکان دیکەی وتانە بەتایبەت لە باشوور و ڕۆژهەڵاتەوە کە بەناو تەلبەنگە بەناو سنوورداخستنە بەناو ئاگر و ئاسنە گەشتونە تافرین گەیاندوتە عەفرین ئێمە لە کاتێکە ئەبینین چەندە بەناو ئاگر و ئاسنە ئەڕۆن هێندەش هەڕەشەی دەسەڵاتدارانی باشووریان لەسەرە چونکە دەسەڵاتدارانی باشووریش ناتوانن لەژێر کەفی دەوڵەتی تورکە خۆیان ڕزگار بکەن بەداخێکی زۆرەوە زۆر ڕاگەاندنی باشوورسان بە تایبەتی کەناڵی ڕوودا و کە وەکو زمان حاڵێکی داگیرکەر و چەتەکانی لێ هاتووە من هیچ دوور نەڕوین شەوی ڕابردوو بووە هەندێک لەم چەتانی ئەنەکەسیان هێناوە لەو نۆکەرانیان هێناوە دیان ڕکلامەی چی ئەکەن باس لەم گروپە چەتان دەکەن کە هێرش دەکەن سەر عەفرین بە شەهیدن پێناس ئەکەن مزگێنی ئەوە بە کەس و کارەکەیان دەدەن کە ئەوانەی لە شەڕی دژی یەپەگەیە ئەکوژێن دەوڵەتی تورکێکی $7,000 بە کەسکارەکەیان دەدات باڵەخانەیەکیان دەدات خانوویەکان خانووکە لە پێیانەتی لە عەفرینە ئەیانەتی لە گوندەکانی عەفرینە ئەیانەتی لە ناوچەکانی عەفرینە ئەیانەتی ئەیاندا ماڵ و ممکنە خانووی ئەو ئەنەکەسانەی بداتێک کە ڕێکلامەکە دەکات ئەوان بەلایەنەوە گرنگ نییە مهم ئەوەیە هەموو خەڵکەکە بسووتێ بەس ئەو ئامانجی خۆیان بەدەست بێ ئەو ئامانجی خۆشان سەرکەوتنی دەوڵەتی تورک و بەدە ساڵ گەشتنی خۆشان من نامێ زۆر بڕۆ مەسەلەوە بڕۆ یەک بە یەکی بەرپرسەکانی ئەنەکەسە بێنە هیچیان لە سەردەمی بەعسە مشکلیەکیان نەبوو نەکەر مشکلیان نەبوو هەر هەمویان لە مەجلیس شعبی سووریادا بوون واتە کە ئێمە پێڵێن پەرلەمان هەندامی پەرلەمانی ڕژەمی باش هەر هەمویان ئەوە کەمال ئاغا بۆ کەسان نەماوە کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردی سووریا بوو کە ئەو عەبدولحەکیم بەشار بووە ئەندام پەرلەمان بووە ئەوە برایم برۆ بۆ ئەندام پەرلەمان بووە ئەوە فواد عەلیکۆ بووە ئەندام پەرلەمان بووە ئەوە حەمیدی حاجی دەرۆژ بووە ئەندام پەرلەمان بوو ئەندام پەرلەمانش کاک هەندێرێن هیچ کەسێک نەزانێ من و تۆ زۆر باش زانین لەوانەیە کاک حەسەن زۆر شارەزای کولتوری بەعز نەبێ کەسێک ئەگەر 100% بەعسی نەبوویایە و لە بەعسێتیە نەتوایەوە نەی ئەتوانی بچێتە ناو پەرلەمانەوە ڕاستە لایەمەش لە باشوورەوە باش بەعسی سووریا لە بەعسی عێراقش بەڵام تۆ نێوی کاک حەمید دەگەڵەوان مهێنە بەڵێ هیچ خۆم ڕێز بۆ کاک حەمید بەڵام مەبەسم لەوەیە ئەویش هەر ئەندام پەرلەمان شەید کردنە مەبەسی من لە ئەندام پەرلەمان باشە بەس ئەگەر ماوەم بدەن دیمەنێکمان هەر ئێستا بە دەستگەشتووە هی ماڵباتێکە لە عەفرین لە بۆردمانەکە کەوتونەتە بەر ئەو بۆردمانە بەداخەوە دوو لە ماڵباتەکە شەهید بوونەوانی دیکەش بریندار بوون ئەگەر دیمەنەکە حازر بێمە ببینین ئەسپڵێ ئەو دیمەنەی دەیبینن ئێستا لە عەفرینەوە بەدەستمان گەشتووە هەمووی سەر بە ئەندامی خێزانێکن خێزانێکی شاری عەفرین لە تۆپبارانەکەی ڕژەمی تورکدا وەک دەبینین دوو کەسیان مەخابن شەهید بوونەوانی دیکەش بریندار بوون شەهید و بریندارەکان ژن و منداڵ و بە ساڵات چوون ئەمە ژوان دەردەکەوێت هذا بكي شوفوا يا بيشاش أنا مريض بريندار قاتل يا كمان أنا منا مجوار أنا منا كوزين تشوفوا أنا منا أرجع بيجي أنا منا بەڵێ بەداخەوەم دیمەنانە هاستی گەورەی کارەساتەکە لە عەفرین نیشان دەدەن ئەڵبەتە کارەبا و ئەنتەرنێت و تۆڕەکانی گواستنەوەش زەحمەتە پەیوەندیەکان ئەوەی کە تا ئێستا گەشتۆ ئەمانە نەمەش مشتێکە لە خەروارێک بە گوێرەیەوەی کە فەرات شامیش لێوە زانیاری داماوەستا دەدویت شتێک بڵێ ئەوە بڵم کە ژمارەیەکی زۆر لە ڕایدارانی ئەو فەدراسیۆنی باکووری سووریا و ڕۆژاوای کوردستان لەو چەند ڕۆژەدا بەڕاستی ئاماژیان بەو مەسەلەیە کردووە کە لێن هێندێک لەو دێهاتە تەنانەت دەیانەوێت کە بڵێن ئەو چەتە و لە ئەنگرانی ڕژیم هەیە شتیوە حتا نێوی دەهاتەکەش بگۆڕن و خەڵکی دیکە بێنن لەوێ دایمەزرێنن دەڕاستیدا ئەو مەسئلەیە بۆ خۆی بەپێ ئەو قانونێک کە ئێستا دەمەشێ چارچەوەی ناونەتەوەییدا بە هەرحاڵ گۆڕانی دموگرافیەوانش ئەوەش بە هەرحاڵ شتێکە قانونەکە بە دژی ئەو قانونی ناونەتەوەییە
و ئەو نمونانام پێم وایە زۆر گرنگە کە ئەو نمونانە هەموو کۆ بکرێتەوە سەریەک و بە شێوەیەکی سیستماتیک ئەو ڕایدارانی جیهانی بەهەڵ لە ئاستی جۆر بە جۆردا دەگەڵ ئاکسیۆن دیکە و مەسەلانەی لێ ئاگادار بکرێنی دەرحاڵ کوتم ئێمە دەبێت لەو چوارچێوە سیستیمەدا کە هەیە ئەو شتانە بتوانین بەرینە پێشە یعنی کافین ئێمە وەکو کورد ئەو مەسلەیە تەنیا باز بکەین مثلا باسی نمونەی جێنۆسایت فەرزکە لە ئەوروپا ینی لە بڵێن بیرەوەری مۆدرن و ئەو سەرەتایی ئەوروپاییدا ئێستا هەیە مثلا ئەو جنوسایت کراوە نەکرد لە وڵاتی ئەفریقا و ئەوشتانە لە قاڕەیەکی دیکە لە خودی ئوروپایەکان شاهدی ئەوە بوون یعنی وەبیرهێنانەوەی ئەوەی کە ئەو شەڕە نیگریسەی کە لە یوگۆسلاویا بوو لە سەربنیتسیا بوو وڵاتی حتا وڵاتێکی نزیکی ئەو بەلژیک مەسەلەن هۆڵند لەو مەسئلەیەدا متهم کرا دواتر ئەوشتانە چونکە بۆ وەختی خۆی نەبزوت بۆەوە ئەوشتانە ئەوە دەتوانێت سپای ڕۆژە بۆ ئینگلیستان و بۆ ئەو وڵاتانش بێت کە لە بەرامبەر ئەوەدان یعنی کورد باسی ئەوە دەکات دڵێ ئێمە لە مەترسی جێنۆسایت داین فەرمو ئەتۆوەرە چ دەکەی کافی نییە کە هاو پەیوەندی خۆت نیشان بدەیت بەڵکو دەبێ ئەو مەکانیزمی کە سیستمی جیهانی حرەکەت دەکات بەکاربێنی کە پێشی ئەو جێنۆسایت زۆر باش ئەو دیمەنانەش ئێستا دەیبینن بینەرانی بەڕێز ئەوە شاری کۆڵنی ئەڵمانیایە لە ئێستادا کوردستانیان ڕژاونەتە سەر شەقام و مەیدانەکانی ئەو شارە لەوێ لە دژی هێرشەکانی ڕژێمی تورکی داگیرکرد بە تایبەتی ئەمانەی ئەم ئێوارەیە کە کردوویەتە سەر ئەفرین لە خۆپشاندان و چالاکیدان بە گوێرەی ئەو زانیاریانەی کە سات بە سات دەکەنە ناوەندی کۆنتترۆلی تەلەڤیزیۆنەکەمان لە ئێستادا لە زۆر شوێن و ناوەند و ناوچەی ئەوروپا و وڵاتانی دیکەی دنیا کوردستانیان لە چالاکیدان بەرەبەرە دەڕژێنە مەیدان و شەقامەکان دەیانەوێت گوشار دروستکەن لەسەر ڕای گشتی ئەوروپا ڕای گشتی گیان کە تا ئەم ساتانە مەخابن بە شێوازێکی زۆر شەرمنانە مرۆڤ دەتوانێت بڵێت ترسنۆکانش تا ڕادەیەکی زۆر ڕوبەڕووی بارودۆخی ئەفرین بوونەتەوە لە بەرامبەر تورکیادا هەموو بە چۆکدا هاتوون ئەوەی کە بەپێی ئەو یاسانی کە لێرەژ بەڕێزان جەلال چوارتایی و بەڕێز حەسەن قازی ئاماژەیان پێدا خۆشیان پابەندی ئەو یاسانەی خۆیان نابن پابەندی ئەو جارنامانەی خۆیان نابن وەکو دەبینن ئێستا بە شێوازێکی زیندوو لە کۆڵنەوە و دیمەنانە بۆ ئێوەی بەڕێز دەگوازینەوە کاک جەلال گرنگی چالاکیەکان تەنها ئەوەندەیە بینە سەر شەقام و جادەکان یا ئەوەیە کە بتەوێ پەیامەکەت ڕاستە ڕاست بگاتە ئەوانەی کە کاریگەریان هەیە لەسەر بۆ نمونە بڕیار لە ئەڵمانیا لە برۆکسل لێرە لە هەر وڵاتێکی دیکە بە چ شێوازێک دەتوانین ببینە ئەو زەخت و گوشارەی کە بەرپرسێک بۆ کۆی کەوتر لە دوی شەودا پەرلەمان بێتە دەرەوە وەڵام دەرەوە بێ بۆ داخوازی گەل کە ئێستا لەسەر شەقامە کاگەندرێن هەردووکی بە پێی پێویستە نەک بڵین لایەنێکان زیاتر پێویست بێ هاتنە سەر شەقامەکان زۆر پێویستە کە بۆی ڕای جەماوەر تۆ بەدەستبێنی چونکە تۆ ئەوەی لە جەماوەرەکە بەدەستێنی ناتوانانی لە سیستەمەکەەوە بەدەستی بێنی کە خاون بەرژەوەندیە جەماوەر شتێکە سیستەم شتێکی دیکە دەسەڵات شتێکی دیکە جەماوەر هەمیشە پشت و پەنات ئەبێ ئەگەر تۆ مەسەلەکەت بێنیتە پێشچاوی بەڵام سیستەمەکە مەرج نییە هەموو کاتێ پشتیوانێ بێ بەڵام لە هەمان کاتە سیاسەتی دیپلۆماتیەکەش وەگەاندن بە ناوەندەکان ئەویش گرنگیەکی خۆی هەیە و لە گرنگی هاتنە سەر شەقامەکان کەمتر نییە ئەگەر زیاتر نەبێ تۆ پەیامەکەت لەوێ ئەگەنی بەڵام لە هەمان کاتە لەسەر شەقامەکانیشەوە تۆ ئەتوانی فشارێکی جەماوەری هەم جەماوەری خۆت هەم جەماوەری ئەوروپیش دروست بکەیت بەڵام بەڕێز حەسەن قازی ئاماژەی بە شتێکی گرنگدا وتی دێمە دەکرێ و شتانە بە دیکۆمنت بکەین ئەوانە بە مستەمسەک بێنین بیان دێنە دەستیان ئەوە ئەساسە بۆ نمونە من کاتی خۆی ئەمنستی ئینتەرنەشناڵ مەهوارەیان هەیە مانگیلەیان هەیە بە مانگیلە لە هەندێک شوێن کە ئیدعا کرابوو کە هێزەکانی یەپەگە و یەپەژە پاکتاوی نەژادیان کردووە دیموگرافیان گۆڕی و گوندەکانیان وێران کردو بە درۆیان خستەوە یان ئێستا دەکرێت و جۆرە گوشارانش بەکاربێنرێت ئەو قسەی کە دەیکەن کە ئێمە بە هەرحاڵ ئەمە دژی ئەوەن کە دەبێت لەو شەڕانەدا یا لەو هێرشانەدا کە دەکرێت دەبێت هەدەفی سیڤیل لەبەر چاو بگیرە و دەست بپارێزن لە سیڤیل و نازام ئەو شتانە بەڵام وەختی خەڵکەکە ئاوە تێکەڵ بوون کۆمەڵانی خەڵک بە هەزاران و بە ئەوانە لە مەیدانی شاران کۆبوونەوە ئەو تیارەیە کە دێ یا چۆن دەتوانێت ئەو فەرقە بخابێنی کەسێکی مەدەنی و کەسێکی ڕاستی نییە
ئەوانە ئەو قسانە هەموو دەبێت بکرێتە ژێر پرسیار بەڵام بە شێوەی دۆکومنت و بەڕووی بەڵگەیەکی زۆر باش سیستەمەکە پێ حرەکەتی پێ دەکەن زۆر باش باشە شاندێک لە باشووریش چوونەتە ئافرین هەڵبەتە لەوێ مەلا سامان لە کاتی مەراسیمدا قسەی کردو ئەگەر هاوکارانم ئەو راپۆرتە ئامادە بێ مەلا سامان سەنگاوی لەوێ قسەی کردووە با ئەو راپۆرتەش پێکەوە ببینی بۆ جەرگی دایکەکانمان دەسووتێنی بۆ ژنەکانمان بێوە ژنەکەی لەسەر چی کوێتاوانمان لەسەر خاک و وڵات و نیشتیمانی خۆمان دەمان کوژن خاکمان لە کێ داگیر کردووە وڵاتی کێمان داگیر کردووە دڵنیا بن خوێنی شەهیدان بە پیرۆ ناڕوە ئێمە چۆرتان بۆ دانادەین ئەم ڕۆسی شەهیدماندا هەموو کورد شەربانە 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 هەر یەک لە ئێمە شەربانێشین دایکی شەهیدان تاجی سەرمانە باوکی شەهیدان تاجی سەرمانە خوێنی ئاڵی شەهیدان قوربانی خوێنی ئاڵتان بم شەهیدان قوربانی خوێنی ئاڵتان بم شەهیدان قوربانی ئەو خۆڵە بم لە سەردانە قوربانی خۆڵەکەی سەربان سەردەمتان بن ئێوەن سمبولی سەرکەوتن خوێنمان لەگەڵتانایە عەفرین خۆڕاگر بن شاری عەفرین هەموو کورچاوی لە ئێوەیە هەموو جیهان پشتگیری ئێوەکە دەنگی ئێوەگا بە هەموو جیهان ڕۆژگارێ بوو هەڵەبجە 5,000 کەس شەهید بوون بە چینیا 182,000 ئەنفال دەنگمان بەخوا نەبێ دەنگمان بە کەس نەگەی بەڵام دەنگی عەفرین بە هەموو جیهانەگا داواکەم لە وڵاتە عەرەبیەکان ئەی سعود پایتەختی ئیسلام ئاوڕێک بەرەو بۆ عەفرین ئەی سعود پایتەختی ئیسلام بۆ بێدەنگی بۆ سامتی بەڵێ ئەوم مەلا سامان سەنگاوی بوو لە عەفرینەوە ئەو لێدوانە حەماسیانەی دەدا بەداخەوە کاتەکەمان کۆتاییات کاک جەلال بەڕێزی شتگریای دڵت تەنگ بوو هیوادارین دوایین گریانی هەموو لایەکمان بێ شادی و دەریچەیەکی هیوا و سەرکەوتن بە زووی بێتارا و بێگومان بەرخودان هەیە سەرکەوتنیش هەیە زۆر سپاس بەڕێز حەسەن قازی زۆر سپاس جەلال چوارتایی گریانی خۆشی و شادی بە کاک جەلال زۆر سپاس بەوەش بینەرانی بەڕێز کە تام ساتە لەگەڵماندا بن دڵنیاین سەرڕای هەموو سەختیەکان وەکو مەلا سامانیش وتی ئێمە هەڵەبجە و ئەنفالمان تێپەڕاند عەفرینیش سەرکەوتوانە وەکو کۆبانی و وەکو شوێنەکانی دیکەی ڕۆژاوای کوردستان تێتە بەڕێنین بژی بەرخودانی عەفرین شەو شەوگارتان خۆش بێت.